ئەوەی کە ئێمە داوا لە خەڵک دەکەین دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن بە لیستی 1994 دوو هۆکارن. هۆکاری یەکەم کە پەرلەمانتارەکانی چ لە کوردستان بووبن چ لە بەغدا بووبن پەرلەمانتاری سەرڕاست بوون و بەوەفا بوون و پابند بوون بەو بەڵێنانەی کە بە خەڵکی هەرێمی کوردستانیان داوەوە ئەو لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا ئەو بەرنامەی بانگەشەیان چۆن بووە لەسەر ئەساسی ئەو بەرنامەی ئیشیان کردو لە پەرلەمان وە لە حکوومەتیشدا کە بەشدار بووین ئەتوانم بڵێم باشترین و چاکترین ڕۆڵمان بینیوە و کاراترین و ئەکتیفترین وەزارەت ئەو وەزارەتە بووە کە کۆمەڵی ئیسلامی وەریگرتووە و برای بەڕێزمان مامۆستا عەبدولستار وەزیر بۆ تێیدا. یعنی ئێمە کۆمەڵی ئیسلامی بە دوای بەرژەوەندەکانی خۆی نەکەوتووە. کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی بەرژەوەندەکانی خەڵکو جەماوەر سیاسەتی کردووە و دائیمەن لەگەڵ خەڵکی ستەم لێکرا و لەگەڵ خەڵکو جەماوەردا بووە و داواکاریەکانی خەڵکو جەماوەری گەیاندووە بە دەسەڵاتداران و داکۆچی کارێکی سەرسەخت بووە لە بەرژەوەندەکانی خەڵکو جەماوەردا. لەبەر ئێمە بەڕاستی داوا لە خەڵکو جەماوەر دەکەین کە چەند متمانەی زیاتر بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بدەن و کاندیدەکانی کاندیدی بەتوانان و تەجروبە و توانم بڵێم ئەزمونێکی هەم سیاسیان هەیە و هەم ئەزمونێک و تەجروبەیەکی ئیداریان هەیە چ لە پەرلەمان چ لە حکومڕانی و خوازیاریشم ئەو خولەی دادێتن زۆرترین کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بنێرنە پەرلەمانی کوردستان کۆی بۆی بتوانن خزمەتی زیاتر کە شایستەی ئێوەی بەڕێز و خۆشەویستی هەرێمی کوردستانە پێشکەشتان بکەن. خوازیارم کە بەگەرم و گوڕتر بێنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەو وعد و بەڵێنانەی کە لە ڕابردوو هیلانەکانی دیکەیان بینینیان توانی کە ئەو وعد و بەڵێنانە جێبەجێ بکەن. خوازیارم کە متمانە زیاتر بە لیستی 1994 بکەن و لیستی 1994 سەر بخەن و خوازیارم کە ئەو خەڵکە بوار بۆ تەزویر و ساختەکاری نێڵێتەوە چکە هەر هاوڵاتیە کە نەیەتن بۆ سەر سندوقی دەنگدان و دەنجی خۆی نەداتن بوار خۆشکردنە بۆ تەزویرکردن بۆ ساختەکردنی نەتیجەکانی هەڵبژاردن.